خوشحالم ئەمڕۆ ڕابگەینم یەکەم جار دوای 3 ساڵ سەختی ژیانی موچەخۆرانی هەرێمی لا دوای بڕیارەکەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ پێداچوونەوە با سیستمی موچە و ڕاگەیاندنی سیستمێکی نوێی موچە لا بەشێکی زۆری فەرمانگەکانی سلێمانی دەوام دەستی پێکردووەتەوە و فەرمانبەران گەڕاونەتەوە سەر کارەکانیان. بەڕێوەبەری چەند فەرمانگەیەکی سلێمانی دەڵێن پێداچوونەوە با سیستمی موچە لەم کاتەدا هەنگاوێکی گرنگ و پێویست بوو بۆ ئەوەی دەوام لە فەرمانگەکان ئاسایی ببێتەوە. دەستخۆشی لەو بڕیارەکەین لەبەرەوەی ئەمە هەندانێکی بۆ فەرمانبەران و سەرجەم مامۆسایان بۆەوەی بگەڕێنەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بۆ دەوامکردن و هیوادارین حکوومەت هەم پێداچنەوە بە بڕی و پاشەکەوتی تریش بکاتەوە بۆی هەندانێکی تریش بێ بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی جوانتر و ڕێکوپێکتر خزمەتی شاری سلێمانی و سەرجەم هاوڵاتیان بکەین. دەستخۆشی لە سەرجەم فەرمانبەران و مامۆسایانی دەکەین بۆ هەڵوێستە جوانی کە هەیەە کە بۆ ئەیانەیە دەوام ئاسایی بکەنەوە. دوای بریاری حکوومەت بۆ ئەو دەستکاری پاشەکەوتە ئێمە دەستخۆشی لەکەین چونکە بوو بە پاڵپشتێک بۆ داوامکردنی فەرمانبەران ئەوانەی کە جاران بەداوامی فەرمی ینی ئاسایی ئیشە نەکرد بەڵام ئێمە وەکو دارێکی خۆمان ئیشی خۆمان کردووە و مەمنونیشە بۆ موازەفەکانمانکەن کە ئێستش داوامی خۆیان ئەەکەن و بۆ خزمەتکاری ئەم شارە. بەڕاستیان بڕارێکی زۆر باش ئەگە بێت و حکومەت بتوانێت ئەم بەڵێنەی خۆی لە کەم مایکەمدا جێبەجێ بکات بێتە مای هەم دڵخۆشی بە فەرمانبەرەکانمان و ئێمەش هەم لەم ڕێگەی خۆمان لە کەناڵ جەنابتان و ئەگەردادانکەین کە بەڕاستیکە فەرمانبەرەکانمان مادون ناسانە بەبێ وچان توانیانە کارەکانی خۆیان جێبەجێکەن نیان ئەرکارەکانمان ڕێگە چونکە ئێمە بەڕاستی فەرمانێکی خزمەتگوزارین. لاپاڵ پێداچوونەوە با سیستمی پاشەکەوت بڕیاری دابەشکردنی موچە با سیستمی نوێ پاڵنەری سەرەکی بوو بۆ ئەوەی فەرمانبەران بگەڕێنەوە سەر کارەکانیان و دەوام لا بەشێکی زۆری ئەو فەرمانگانە دەست پێ بکاتەوە کا پێشتر بەهۆی سیستمی پاشەکەوت و خراپی ڕەوشی داراییەوە بۆ ماوەیەک بایکۆتیان کردبوو. بەش بە حاڵی خۆم حەزەکەم ئیشی هاوڵاتیان ناوەستێ بە هیچ شێوەیەک ینی هەرچۆنێک بێت کارەکان بەڕێوە بچێ لەبەرەوەی خەڵکێک چاوەڕێی زۆر شتەکە ئێمە بوەستین ژیانەوەستێ بەڕاستی. ئێستا ڕاستە بایکۆت کرا و وردە بایکۆتی شکێنرا و خەڵکەکە گەڕایەوە سەر کارەکانی خۆی ئێمە لایەنی مرۆڤایەتی زۆرتر لێگەینەوە. بایکۆت لە سلێمانی بایکۆتی سەرتاسەری نەبووە ینی تەواوی دەرگای فەرمانگەکان بەڕووی ئیشوکاری هاوڵاتیانە داخرێ چەند فەرمانگەیەک ڕەنگە ئەوەی کردبێ بەڵام دەوام تەناوە بووە. بڕیارە سیستەمی نوێی موچە بژانەوەیە کە بۆ گیرفانی فەرمانبەر بۆ جموجۆڵی بازاڕ و ژیانی خەڵک پێم وایە ئیتر لێرە بە دواوە کاتی ئاسایی بوونەوەی دەوامە. بەڕاستی سیستەمی موچەی کە پاشەکەوتی کەم کردوتەوە لە سادە زۆر باشە دەستخۆشی لەکەین و هەواڵێکی خۆشە و داوامی خۆمان بە جدیەکەین. حکومەتی هەرێمی کوردستان پاش 3 ساڵ لا جێبەجێکردنی سیستمی پاشەکەوت هەفتەی ڕابردوو سیستمێکی نوێی موچەی ڕاگەیاند. ئەمە شۆکار بوو بۆ ئەوەی دەوام لە زۆربەی فەرمانگە حکومەکانی سلێمانی دەست پێ بکاتەوە و بەشێکی زۆری فەرمانبەران بگەڕێنەوە سەر کارەکانیان بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.